ئەم کاتتان باش گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانتان لە بڕگەی ڕۆژنامەوانی بۆ دەخەمەڕوو. فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگە بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند بەهۆی بوونی سیخۆر لە ناو سوپای عێراقدا داعش توانیوێتی زانیاری لەبارەی بنکە سەربازیەکەی سوپای ئەمریکاوە بزانێت لە مەخمور. سیروان بارزانی بەرپرسی میحوەری گوێر مەخموری هێزەکانی پێشمەرگە ڕایگەیاند ئێمە لە 100% دڵنیاین کە داعش لە ناو سوپای عێراقی سیخۆڕی هەیە. سیروان بارزانی وتوێتی لە ئێستادا لێکۆڵنەوە لەو بابەتە دەکەین و بە دۆداچوون دەکەین بۆ دەستکەوتنی بەڵگەی زیاتر لەسەر ئەو بابەتە. دەچینە گاردیانی بەریتانی کە بڵاوی کردوتەوە دەیان هەزار هاوڵاتی عێراقی لە نێوان داعش و هێزە عێراقیەکاندا گیریان خواردووە. ئەو هاوڵاتی عێراقیانە لە ڕۆژاوای پارێزگای ئەنبارن لە شاری هیت. سەباح ئەلنوعمان فەرماندەی هێزی دژە دیرۆ ڕایگەیاند فەرماندەکان لە ئێستادا پلانی ڕزگارکردنی ئەو خێزانانیان هەیە و هەوڵ دەدەن ڕێگایەکی دەرباز بوونیان بۆ فەراهەم بکەن. دەچینە یەکی دیکە لە ڕۆژنامەکان کە ملیاردێرێکی کورد داوای کردووە هاوکاری ئاوارەکان بکات. حەمدی ئۆلوکایە کە ملیاردێرێکی کوردە و لە ئێستادا لە ئەمریکا نیشەجێیە دەیەوێت ئاوارەکان لە کارگەکانیدا دابمەزرێنێت کە کارگەی ماستی هەیە. ئۆلوکایە وتی خەڵکانی بازرگان ڕۆڵیان هەیە و دەبێت ڕۆڵ بگێڕن لە هاوکاریکردنی ئاوارەکاندا چونکە ڕێکخراوەکانی وەکو نەتەوەیەکگرتووەکان شکستیان هێناوە لە هاوکاریکردنیاندا. ئەو ملیاردێرە کووردە لە کۆڕبەندی داهێنان لە پێناو گۆڕانکاریدا ئاماژەی بەوە کردووە کەسایەتی دیارەکان دەبێت داهێنان بکەن لە کەمپی ئاوارەکاندا. ئەو ئامێرە نوێیانە چین کە دەتوانین دەسەبەریان بکەین بۆ کەمپەکان تاوەکو کارەکە مرۆڤانەتر و خێراتر بکەین. لە ماڵپەڕی N24 ئەڵمانیش بڵاو کراوەتەوە لە دووشەمە و کۆچبەران لە یۆنانەوە دەگەڕێنرێنەوە بۆ تورکیا دوا بەدوای پەسەندکردنی ڕێکەوتنامەی یەکێتی ئەوروپا و تورکیا لەلایەن پەرلەمانی یۆنانەوە لە ئێستادا هیچ ڕێگریەک نەماوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیە. پەرلەمانی یۆنان بە 169 دەنگی بەڵێ و 107 دەنگی نەخێر بڕیاری ناردنەوەی ئەو کۆچبەرانەیدا کە لە دوای 20 ئازارەوە بە نایاسایی خۆیان گەیاندۆتە یۆنان. بەم پێش لە ڕۆژی دووشەمەوە یەکەم کاروانی کۆچبەران دەگەڕێنرێنەوە تورکیا لە بەرامبەر ئەمەشدا یەکێتی ئەوروپا هاوکاری دارایی تورکیا دەکات و لە جێگەی هەر سووریەکی نایاسایی کە دەگەڕێنرێتەوە بۆ تورکیا ئەوە بە شێوەیەکی یاسایی کۆچبەرێکی سووری لە تورکیاوە لە یەکێتی ئەوروپا وەردەگیرێت. دوا بابەتمان بابەتێکی تەندروستیە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە بە پێی پتێژینەوەیەک ژمارە و کەسانەی قەڵەون لە جیهاندا زیاترە لە 640 ملیۆن کەس و لە ئێستادا و ژمارەیە زیاتر لە ژمارە ئەو کەسانەی کێشی لەشیان کەمترە لە ئاستی ئاسایی. لە توێژینەوەکەدا 20 ملیۆن کەس لە 186 وڵاتی جیهانەوە بەشداری پێکراون. توێژینەوەکە لە گۆڤاری پزیشکی لانسێت بڵاو کراوەتەوە و ڕێکخراوی تەندروستی جیهانی و زیاتر لە 600 توێژەر کاریان تێدا کردووە. بڕگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتێکی خۆش.